ماتریۆشکا سیمبولی خۆشەویستی خێزان و گەورەی دایکایەتی. ماتریۆشکا یاریەکی کۆنی ڕووسیا لە چەند بووکەڵەیەکی هێلکەی قەبارە جیاواز پێک دێت و لە ناوەڕاستەوە کراوە بە دوو بەشەوە. لە پێنج دانەوە دەست پێ دەکات و هەندێک جار تا 30 دانە و لە ناو یەکتردا لە گەورەوە بۆ بچووک ڕیزکراون. بۆ یەکەم جار لە کۆتایی سەدەی 19هەمدا دروستکراوە. ماتریۆشکا بە واتای دایکی بچووک دێت کە لە وشەی ماترۆنەوە وەرگیراوە و ئاماژەیە بۆ دایکایەتی. بەپێی هەندێک سەرچاوە دەوترێت ماتریۆشکا ئاماژەیە بۆ خۆشەویستی خێزان و گەورەی دایکایەتی. هەندێکی تر دەڵێن ماتریۆشکا ئاماژەیە بۆ نەوەی خێزانێک لە داپیرەوە بۆ منداڵەکانی و چەندەها ئەفسانەی ڕووسی جۆراوجۆری تری لەسەرە. بووکەڵەکانی ماتریۆشکا لە ناو یەکتردا هەڵدەگیرێن و بە جلوبەرگی نەتەوەی ساراڤان ڕووپۆش کراون کە جلوبەرگێکی نەتەوەی ژنانی ڕووسیایە. لە کراسێکی درێژی فۆلکلۆر پێک دێت و لە کۆندا جوتیارە ژنەکان لەبەریان دەکرد. لەسەر بووکەڵەکانیش بە شێوازێکی سەرنجڕاکێش و هونەریانە نەخشێنراوە. بیرۆکەی دروستکردنی بووکەڵەی ماتریۆشکا دەگەڕێتەوە بۆ بازرگانێکی ڕووسی بە ناوی سێرگی مالیوتن لەگەڵ ڤازیلی دارتاش کە هاوکاری کردووە لە دروستکردنیدا. ئەم بووکەڵانە هەرزوو بوون بە هێمایەکی تایبەت لە ڕووسیا کە منداڵەکان ئارەزویان دەکرد یاری پێ بکەن. Симпатичный сувенир, матрешек хороший.